ڕۆژانە خەریکی پاکردنەوەی نەخۆشخانەکانن. 4 مانگە بەبێ موچە دەستبەرداری کارەکەی نەبووە. دیاریش نییە کەی موچە وەردەگرن. بڵێ کابرای نەری کابرا پێویستی بەم معاشەیە ئەگە پێویست نەبی چۆن دێم کار و کاس پێ دەکاتن بێگومان پێویستی پێێتی حتمما کاریگەری سەرجان کرد لەوەی هەیە ئێستا پارەی بە هەر زۆرێک بێ قەرز کردی بێ قەرزار بێتن ئێژیان لە هەروە بەڕێوە ناچێ بە قەرز و قەرزداریەوە. بەرپرسانی ئەو کۆمپانیایی کە کاری بۆ دەکەن لەسەر چارەنووسی موچەکانیان قسە ناکەن. چونکە کۆمپانیاکە گرێبەستی لەگەڵ حکوومەت کردووە و دوای 4 مانگ هێشتا واژوو لەسەر گرێبەستەکە نەکراوە. تەوزیع دەکرێت لەسەر کۆمپانیایە مافی کرێکارەکان دابین بکات و ئەگەر بێت و ڕزامەندیش نەدرێت کۆمپانیا دەبی بە ئەرکەی خۆی هەستێ بەڵام سەبارەت بە مافی کرێکاران بە پێی یاسا مافەکەیان نافەوتێ لەبەر ئەوەی یاسا بڕقەرارە و یاسا هەیە. پێشتر بەڕێوەبەرایەتی تەندروستی کۆیە کۆمپانیاکەی سزا داوە ئەگەر موچەی کرێکارەکان زیاتر دوا بکەوێت ئەگەری هەیە کۆمپانیاکە لەلایەن تەندروستی کۆیەوە بخرێتە لیستی ڕەشەوە. و ئێمە وەکو بەشی گرێبەستەکان کە ئیجراعاتی یاساییمان لەگەرا کردووە ئەویش بە غەرامەکردن چونکە کرێکارەکان ئاگادار نەکردەوە کە ئەم گرێبەستە کۆتایی هاتووە ئەویش بە غەرامەکردن وە ئەگەر دووبارەش بکاتەوە ئەوە دەخرێتە لیستی ڕەشەوە. کێشەی ئەم کرێکارانە لەوەوە سەرچاوی گرتووە لە مانگی نوێی ساڵی ڕابردوو گرێبەستی 1 ساڵەی کۆمپانیاکە کۆتایی هاتووە. کۆمپانیا داواکاری گرێبەستەکەی بۆ چەند مانگێک داوە بە حکوومەت بەڵام تا ئێستا حکوومەت واژووی نەکردووە. خالید محەممەد NRT کۆیە.